تماشاوان هجاف دم هوا باش اس نزیر کدانی جارک دن هاتی نفدی داروین برایز بو پیشکش کرنا زنجیره کادیتر برنامه به کردی افجاره ده خدمتک دیتر پیشکشی هواین برایز کن سبارت مجارا سایکس بیکو ستم لملت کرد هلبت خدای مزن داخاص اش همی مروفان کریه کو مروف خدان هوشیاری بیتن خدان بیر کرنوه بیتن کسی که واعی بیتن ناوا جیانه دا ات همان دم دا خدای مزن داخاص مکریه کو ام همو دما مفای الوان ریدانت که تین ریدان درس و پند و آموزگاریان لیور بگرین چه اف ریدان نهابن یان ریدان بوری بن افرو که 16 پنجه او روجه که 110 سال تیپرینا السر اف اتفاقات یکرن السایکس بیکو کو تاکلایانه بریار السر چارنویس ملت کردایو دابش کریه بو سر چار پارچه و سر چار ولاتین جیاواز مجی وکو ارکک نشتیمانی و ارکک نتوایی و همان دم دا ارکک آینی جی مفرزانی کود ناوا برنامه به کردی دا تیشکا خو پیخینه سر اوه مجاره ادگل زور بریس ماموستا عبدالرحمن صدیق چند پرسیارین گرنگ آراسته جناب ماموستایی بکن بزانین بوچی یاد کرنا اوان یادوریان آن اوان بیرهاتنان چه مفایق تدایه آیا آثوارن اوی رکفت نامه چنل سر ملت کرد الوی دمی و حتی ویگاف کشی ناوی خوب ناوی و خیرات نگرم جناب ماموستایی کن زور بخیر ماموستایی سلامت بس ماموستایی برس وکم نهاجی آماجه پیدا که دما ام بحثا وان رکفت نامات کن یا بحثا وان ریدانات کن که دیرو که در ریداینه آیا چی گرینگ یا خواه بو چی ام بحثا وان تشتانه بکن راست بناوی خواه بخشنده مهربان لدو لاوە دەتوانین بڵین گرنگە یەکەم وەختێک کە ئێمە دەڵین سایکس پیکۆ وەکو ڕێککەوتن نامەیەک و ستەم لە کورد حەقی خۆمانە ئەو قسەیە بکەین چونکە لە ڕاستیدا ئەم ناوچەیە کاتێکە لە ساڵانی ناناو جەنگی یەکەمی جیهانیدا ئیتر لە 1950ەوە سایکس پیکۆ مارک سایکسی بەریتانی و وەک چۆن دەڵێ جۆرج پیکۆی فەڕەنسی کە ئەگەنە ئەم ئەنجامی ئەم ناوچەیە و پاشماوەی دەوڵەتی عوسمانی و خەلافەتی عوسمانی دابەش بکەن بەسەر گەلانی دیکەدا لەو کاتەوە تا ئێستاکە ئەتوانی بڵێ کورد بەکو بڵێ ستەم لێکراوی سەرەکی ئەم بابەتەیە بۆیە ینی سەرەکەی قسەیەک هەیە وەزیری پێشووتری ڕاگەیاندن و گەیاندنی کوێت ناوی سامی ئەنسفە ئەوە پیاوێکی زۆر مەشهور و پیاوێکی بەناوبانگە ئەو دەڵێ بە عەرەبەکان بابەتێکی نووسیەوە لە ساڵی لە 2014 دەڵێ ئێمەی عەرەب زۆر دژایەتی سایکس پیکۆ دەکەین دەڵێ ئەمە غەدرە لە سایکس پیکۆی دەکەین ئێمەی عەرەب چونکە دەڵێ ئێمە 22 دەوڵەتی بەمان دروست کرد دەڵێ سایکس پیکۆ بە قەڵەمێک و ئەو ئێمە هەمووی دەڵێ هۆزی دژ بە یەک بووین و ئەگەمان لە یەک نەبوو هەمومانی کرد بە 22 دەوڵەت و ئەو بە شەش لە عێراق کە تورکیا داوایە کرد مەبەستی کوردستانە دایەوە بە وڵاتێکی عەرەبی وەکو عێراق ئەو بەشە لە سووریا کە تورکیا داوای دەکردایەوە بە عەرەب ئاڵێ کەواتە ئێمە قازانجمان کرد کەواتە گەل لێرە ئێمە تەماشاکەین مافی خۆمانە بە بەردەوامی ئەم باسە بکەینەوە چونکە ئێمە ستەم لێکراوی یەکەمین ئەمە یەک دوو خاڵێکی تر ئەوەیە لە ڕووی ئاینیەوە خوای گەورە لە ڕوانگەی قورئانەوە فێرمان دەکا ئێمە سوود لە قورئان وەرگین خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ وەلەقەد ئەرسەلنا موسا بئایاتینا ئێمە موسامان بە بەڵگەکانەوە نارد بۆ چۆ بۆ قەومەکەی چی بکە ئەن ئەخرج قەومەکە من الظلمات إلى النور کەواتە ئەرکی موسا سەلامی خوای لەسەر ئەوەیە کە ئەم گەلە نەتەوەکەی خۆی لە تاریکی بەرەو ڕووناکی بەرێ کەواتە دووەم لەگەڵیدا وەذەکرهم بئەیام الله ئەیام الله هەموو ڕۆژێک ڕۆژی خوایە ڕووداوەکان کەواتە جارێکی تریژ ئەڵە بیریان بخەرەوە ئێوە چۆن بوون چۆن بەدەستی فرعونەوە ستەمتان لە یەکرا ڕۆژگارێکی چۆنتان بەڕێ کرد دەبێت چی بکەین چۆن یەکگرتوو بین چۆن کەواتە ئێمەش ئێستاکە بە هەمان ئەو ئاەتە ئەرکمانە وەکو کتاچێکی کوردی موسڵمان کە لە خەمی ئەوە دابین هەمیشە گەلەکەمان نەتەوەکەمان لە تاریکی بەرەو ڕووناچی بەرین بیریشی بخەینەوە کە هیچێک لەو بۆنانە ئەم بۆنەیە کەچی ڕوویداوە ئەمە چۆن دەڵێ زیرەکی و ژیری و زیندوی ئێمە دەسەلمێنێ وەکو تۆ لە پێشەکی گوتت چکە خوددا دەفەرمێ ئین فی ذلك لذیکرا لەمەدا بیرخستنەوە هەیە بۆ هەموو کەس نا ئین فی ذلك لذیکرا لمن كان له قلب ئەوەی خاوەن دڵێکی زیندوو بێ ئەگەر نا ئەو ئەلقى السمع وهو شهید جۆ بگرێ بەڵام بە حزورەوە شەهید یعنی حزوری هەبێ یعنی کە جۆ ئەگرێ تێبگاچی ئەوترێ نەک جۆ بگرێ و بابەتەکەی لەبیر بچێتەوە ئێمە وەکو گەلی کورد گرفتێکمان هەیە یادگەمان
لاوازە شتەکانمان زوو لە بیرەچی ئەگە بمانەوە بە مافەکانمان بگەین گرنگە لە ڕوانگەی قورئانەوە ئەوەکو خوددا دەفەرمێ گەلی خۆمان لە تاریکی بەرەو ڕووناچی بەرین بۆ بۆنەکانی بیر بخەینەوە ئێمە خاوەن دڵێکی زیندوو بین لە هەمان کاتیشدا بە جوانی جۆ بکرین بەێت هەمان دەم دەڕەنگە کەسێک وەسە حەزر بکات مامۆستا بیشتن باشە ئەفری کەفتنا کە هاتیەکردم ناوی سایکس بیک و سوودیشی تێدا هەبووی بۆ ملەتی کورد کە بێت هاتینە لکاندن گەل هەندێک دەوڵەتێت مەزن ئایا چه ئاساوەریت خراپ هەنە لەسەر ملەتی کورد ئاسەوارەکانی با تەماشاکەین ئێمە لە 1916 ئەوە کۆڵ لە 1916ەوە ڕێکەوتنامەکەیان کرد و رووسیاشی تێدا بوو لەگەڵیان دوای شۆڕشی رووسیا ڕوویدا لە 1970 ئەوان ئاشکرایان کرد ئەوە خەڵک زانی ئەمە چییە با ئێمە تەماشاکەین لەو سەردەمی دوای جەنگی یەکەمی جیهانی لە شێخ مەحموودی حەفیدەوە دەست پێ بکەیت کە لە 1990 هەر لەو سەروبەندی دوای ساڵێکدا جەنگی یەکەمی جیهانی شۆڕشەکانی دەست پێ ئەکات و عێراق ئەو کاتە کە ئەم کوردستانی بە زۆر پێکەوە لکێنراوە لە ئەو کاتەدا مەسەرەن دەبینی فەوجی ئیمام موسای کاظم دروستەکە و یەکەم چالاکیە کە ئەو سوپای عێراقا ئەڵێن لە شەشی کانونی یەکەمی 1920 دروست بووە یەکەم چالاکی بەردوومانکردنی سلێمانی بۆ ئیتر بزانە ئەمە لە کوشتن و کوشتارەوە اینجا تۆ بزانە ئاوارەبوونی دەربەدەرکردنی نردنی بۆ هندستان گەڕانەوەی نردنی بۆ بەغدا گەڕانەوەی و ئیتر لەگەڵیدا خەڵک لە کوردستانە تووشی چکارە ساتێک بووە ئەگەر جۆ لە چۆنەڵێ مەقام و هۆرە و ئاوازەکانی خۆ کاوێزاغا و ئەوانش بگری تێئەگەی چی ڕوویداوە لەگەڵ شێخ مەحموود و لەگەڵ کورد و کوردستانە لەو سەردەمە دێتەوە بۆ ئەو بەشێتری کوردستان باکوور شێخ سەعیدی پیران و لە سێدارەدان و دەرسیم و حیکایەتێک چی بەسەر کوردی باکوورە هاتووە من ناتوانم ئێستا ینی هەمووی باسکەم بەس ئەوە بێنە بەرچاوی خۆت پشتی حرب العالمی نائیکی چەندین نەهامەتی ئەمە هەمووی بەرەنجامی سایکس پیکۆیە لەگەڵی داوەرە بۆ ڕۆژئاوایە کە تا ئەو ساتە وەختەنجامە هەمووی هەتا ئێستا دێ وەرە بۆ ڕۆژئاوایە کە ئەیلیکێنی بە سووریایەکەوە ئەیلیکێنی بە نەتەوەیەکەوە کە بیر و بۆچوونێکی شۆڤێنی هەیە لەو کاتەوە هەتا ئێستاش ئەبینی تۆ ئەو کوردی سووریا وای پێ ئەڵێن چکە لکاندوتە بە سووریاوە ڕۆژئاوا لە چ بارودۆخێکایە چکارە ساتێکی بەسەراتۆ چەنێ کوشتن چەنێ بڕین چەنێ سووتان چەنێ دەربەدەرکردن چەنێ لێسەنەوەی ناسنامە یعنی ئێستا کە ئەحمەد شەرعەیە تازە باسی چیەکەن وەڵا بەڵکو ناسنامە بدەین بەو کووردە یان ئێستا لەسەر نووسینی دێڕێکی کوردی لەسەر تابلۆیەک ئەیهێن نەخوارەوە ئەڵێن نابێ بە کوردی بنووسن ئەمە بۆ ئەبێ وابێ چونکە تۆ سایکسپیکۆ تۆی لکاندۆ بۆ شوێنەوە وەرەوە بۆ خۆمان بۆ شۆڕشەکانی بارزان و دەیان جار تۆ بارزانە سووتێنی ئینجا تۆ ئەبینی ئەو هەموو کارە ساتی کە بەسەر بارزانەکان دێ ئەمە بۆچی لە پای چییە چونکە تۆ هێناوتە ئەو بەشەی عێراقی ئێمە شۆڕشی ئەیلول و 1960 و هەتا 1970 مەسەن ئەم هەموو کوشتن و کوشتارە بۆ ڕوەدا ئەم هەموو گوندە بۆ ئەسووتەیە چونکە ئێمەتان لەکاندۆ بە وڵاتێکە و وڵاتەکەش مافەکانمان نادا 1975 بۆ ڕوئەدا چونکە دەرەنجامی لکاننی ئێمەیە و نسکۆمان بەسەرادێ 1970 و ئەنفالی بارزانی بۆ ڕوەدا 1970 و ئەنفالی فراوان بۆچی ڕوئەدا 2003 و ئەم حکوومەتە ئەڕوخە ئەم حکوومەتە دێ ئێستش ئێمە بارودۆخەکەمان تا ئەم ساتە وەختی من و تۆ قسەیتیاکەین هەر مافەکانمان داوا دەکەین و هەر مافەکانمان ژێر پێ ئەخرێن 2014 بۆ ڕوئەدا و داعش بۆ دێ ئەمانە هەمووی تەماشاکەی ئەمە تایتڵی بچووک بچووکن دایان کتێبی لەسەر نووسی و ماستەر و دکتۆرای لەسەر وەرەگری هەمووی ئەمە دەرەنجامی سایکسپیکۆی بەێ مامۆستا هەموو دەمدا gelek giringam behsawî çendêjî bikin ku siyasetmedar û kesanên şehreza ادبیا وی ڕێککەفتن نامێ نێودەوڵەتی چاوە بە حەسل وێ ڕێککەفتن ناومە سایکس بیک و کردی هەم بەرملەتی کورد با خۆیان بکەین بە شایەت خۆیان ئەوروپیەکان ئەمریکەکان خۆیان بکەین بە شایەت کە ئەمە سیستەمێکە یەکەم شت ئەوەیە کە کەسایەتێکی بەریتانی هەیە جێمز بار دەڵێ کتێبێکی هەیە کتێبەکەی بە ئینگلیزیە بە کوردی ناونیشانەکەی ئەکاتە هێڵێک لەسەر لمی بیابان یعنی چۆن دەڵێ ئەمەی کە مارک سایکس کاتی خۆی کە ئەم کاری کرد و لەگەڵ پیکۆ بۆ ئەوەی ئەم ناوچەیە دابشکەن ئەڵێ هێڵێکی کێشە وتی لە PTA هێڵێک بچێشن هەتا کەی ئەم ناوچەیە بۆ من ئەی چییە عکایە لە فەڵەستین کەی چییە کەرکووکە لێرە
کەواتە ئەڵێ ئاوە بە هێڵێکی کێشا و کێتی ئەم ناوچێ و سەری ئەم ناوچێ هەمووی بۆ من کەواتە ئەم هەموو ئینسانە لە یەکدا ئەبڕێ خزم و عەشیرەت و هۆز و تۆ ئەم سنوورانە تێکەدەی ئەمە تاوانێکی یەکجار گەورێ دەی مەلیک فەیسەڵە هێنیتەوە ئەم وڵاتە چونکە لکاندوتە بە یەکەوە سێ بەش مەلیکی نییە ئەچی مەلیکێکی لەدایک بووی تائیفی سعودی بۆ دێنی مەلیک فەیسەڵ وانە مەلیک فەیسەڵی بۆ دێنی مەلیک فەیسەڵیش دێکە حکمی ئەم سێ پارچەیە بکا بە یەکەوە لکێنراوە کورد و سونە و شیعە ئەڵێمە وڵات نییە ئەمە قسەی من نییە لە یاداشتەکانی ئەڵێ ويحز في نفسه أنه لا يوجد شعب عراقي بعد بل كتل متصارعة فيما بينها أما بکە بە کوردی ئەڵێ هێشتا من لە دڵەوە زۆر ئازارە بینم شتێک نییە بە ناوی گەلی عێراقی بەڵکو کۆمەڵێک بارستە و دژبەیەک و چۆن ئەڵێ هەر یەکەی جیاواز لە یەکتر و شەڕ و دژایەتی مەگەر ئەو قسێ تا ئێستا هەروانە ئەو قسێ تا ئێستا هەروایە تۆبیدۆج بەریتانیە لە 2007 کتێبێکی دانا بە ناوی ئینڤنتینگ عێراق ینی داتاشین ینی اختراع العێراق ئەو خۆی ڕاوێژکار بوو بەریتانیا بەڵام لە 2006 لە بەغدا لە باڵیۆزخانەی ئەمریکا ڕاوێژکاریان بوو لەو کتێبەدا کە ئەو کتێبەی داناوە ئەڵێ شتێک نەبوو بە ناوی عێراقەوە ئێمە دامان تاشی وەکو لە بەرد شتێک داتاشی بەوە ئەو کاتێک کەوا سایکسپیکۆ ڕێکەوتن نامەکە بڵاو بووە سەرۆکی ئەو کاتی ئەمریکا 28مین سەرۆکی ئەمریکا ناوی ویدرۆ وێلسن بوو گوتی چۆن کۆمپانیایەک دائنەی کۆمپانیایەک بۆ دابشکردنی چای ئەو بەشی تۆ ئەوەندە چیلۆ بەشی تۆ ئەوەندە و بەشی ئەوە نەتان ئاوە ئەڵێ ئەم ڕێکەوتن نامەی سایکسپیکۆیە لە کۆمپانیایەکە چێ بۆ دابشکردنی زەوی خەڵک ها ئەو پارچەی بۆ تۆ ئەو پارچەی بۆ تۆ ئەوی تر بۆ تۆ ئەوی تر بۆ تۆ بەڵام بوشی دوێ ناوەندێدا کورد بینە قوربانی وان کورد کەرە قوربانی ئێمە ئەو پرسیارەکەمانە لەو کاتەوە هەتا ئێستا بۆچی ئێمە قوربستان چ قازانجی وان بوو نازانم بەڵام من ئەزانم ئێستا ئەو ساتە وەختە تۆمباراکەیە ئێستا خۆ تا نوێنەری ئەم چافیت بینی ئەیبینی تۆمباراک ئەڵێ ئەم سایکسپیکۆیە چی بۆ ئێمە کردو ئەڵێ هەڵەیەکی کردووە هاتووە هەرچی هۆز و قەبیلەی دژبەیەکە لەگەڵێکا کۆی کردوتە وەهمێکی بۆیان دروست کردو ئەڵێ مەر دەوڵەتەکانتانە ینی خۆی وا ئەڵێ جا لەبەرەوە مارتنوار قونسوڵی پێشووتری بەریتانیا لە کوردستان هەرم قسانم بۆی کرد من ئەو قسانم بۆی کرد لە 2007 دانیشتێکمان بوو گوتم چۆن بەریتانیا ئەم کوردەی ئاوا دابش کردووە هەر ئەرکی ئێوەیە لە ڕووی ئەخلاقی لە ڕووی سیاسی هەر ئەبێ ئێوە چارەسەریکەنەوە بەوسە بەڕێسەگەر ئەم دیوەکی دیترژی تەماشەی vê mijarê bikin rêkeftina Sykes-Picot çi derencamê dîtir hene ke rastewxû kartêkirin li ser miletê Kurd hebîtin wekû derencamê vê rêkeftinnamê خیانەت یعنی تۆ لەگەڵ خەڵکێکا پێشتر لێ ڕاپرسیەکەین و خۆی لە مادەکانی چۆن دەڵێ دوای سیڤەردێ لە دوای سایکسپیکۆوە سیڤەردێ لە 1920 مادەکانی 62 63 64 لەو مادانە ئەڵێ ئەگەر لە داهاتوودا خەڵکی ئەم ناوچەیە بڕیاریاندا خۆیان سەر بەخۆ بن و ئەتوانن سەر بەخۆ بن و دوای نایکەی جێبەجێ ناکەی هەموو ئەو وعد و ئینانەی کە ئەوان دەڵێن ئینگلیز وعدێکی هەیە ئەگەر وعدەکەی دا تەواوە ئەوە لەگەڵ کووردا لەگەڵ هەموو کەس ڕەنگەوا بێت لەگەڵ ئێمەوا دەرنەچووە خاڵێکی تر دابشکردنی گەلان بەبێ ئەوەی پرسیان پێ بکەین پرس نەکردن بە خەڵکو و دابشکردنی بەسەر گەلانی دیکە دامە خۆی لە خۆیان ستەمە تۆ دێی بە چۆن دەڵێ بە مەرەکەبێکی ڕەش نووسینێک ئەنووسی و ناوچەکان دابەشەکەی لەو لاشۆ بە هێڵێکی سوور ئەڵێ ئەمە سنوورەکانە و بەم شێوازە ئێمە ئەگەر خەڵک سنووری هەبێ ئێمە تەنورمان هەیە ئێمە لە نێویدا سوتاوین ئەم هێڵە سوورانە بۆ خەڵک سنوورە بۆ ئێمە تەنورە چونکە تۆ تەماشای ئەم چوارپاچی کوردستان کە لە ماوەی 110 ساڵی ڕابردوودا هەتا ئێستا هەر کەس بابیر کاتەوە ئەم هەموو مێژۆ بخوێنێت و بزانێ ئێمە چیمان لێ بەسەراتوە لەبەرەوە گەلان کە لە یەکدا ئەبڕێن گرفتی زۆر گەورەمان بۆ دروستە بێت جا لەبەرەوە ئەمانە هەمووی ئەتوانی بڵێ ینی سایکسپیکۆ لە ڕوانگەیەکەوە ئەگەر وەکو ئەخلاق و ئاکار تەماشایکەی ئەگەر وەکو یاسا تەماشایکەی ئەتوانی بڵێ تاوانێکی کۆلۆنیالیە تاوانێکی ئیسیعماریە ینی لە ڕێکەوتنامەکە ئەتوانی ناوی بنێ ڕێکەوتنامەیەکی تاوان چونکە ئەگەر هەیە ئەم خۆشی تاوانبار بکەین بژنێ ئەم وەکو کورد مەحەزورێکە سیاسی یا پێست نەبووی وەختی وڵی زۆر باش نییە وا بڵین چونکە بۆ بەڕاستی کارمان کردووە هەوڵمانداوە خۆ لە ڕێوی دەمیت بێژ بەڵێ ئەی چۆن خۆ شەریف پاشا چووە و لە پاریس بووە و نوێنەرایەتی کوردی کردووانە تۆ بەنگلادیش لە پاکستان جابێتەوە ئەڵێن 50-60 کەسی لێ کوژراوە و ئەو ڕۆژیان ناوناوە ڕۆژی زمانی دایک ئەبن بە دەوڵەت ینی خەڵک باجێکی زۆر کەمی داوە
هەر جاری وایە نەشی داوە کردوانە بە دەوڵەت ئێمە ئەو هەموو بازشمان داوە یعنی من پێم باش نییە زۆر لۆمەی خۆمان بکەیت یعنی بەشێک ڕاستە بەڵام بەڕاستیش خۆ باشووری سوودان بۆ ئەوکەی بە دەوڵەت تەیمور بۆ ئەوکەی بە دەوڵەت ینی ئەو ئاسە بەێ مامۆستا بەڕێسەگەر ئەم تەماشای گردردونی بکەین ئێکل پرانسیپێت گردردونی دادپەروەریە ئەگەر ئەم vێدا بەشکاریە ملەتی کورد پێخینە تەرازووە دادپەروەریەدا دێ خولکێرێ بینیتن وەڵاهی دەڵێن کارەکانی خوددا و قەدەرەکانی خوددا زۆر جوانە کە ئەگەر مرۆڤایەتی تاوانێکیشی لەبیر بچێتەوە بیرێ خاتەوە ئەم مارک سایکسە لەگەڵ ئەم جۆرج پیکۆیە کاتێکە ئەم بەریتانی و فەڕەنسی ئەم کارەساتیان بۆ ئەم گەلی کووردا ناوەتەوە جارێکی تر جیهان وەکو بڵێ لە بیری چوو بۆ ئێمە نا جیهان لە بیری چووە بەڵام بە بیریان هێنایە تۆ بزانە چی ڕوویدا لە ساڵی 2008 ئێستا باسی کۆڕۆنا هەبوو لە بیستە بەزە 2008 سارس و هەندێک ڤایرۆسی دیکە پیا بوو نەیانەزانی چۆن چارەسەری بکەن بیریان کردەوە وتیان کاتی خۆی لە دوای جەنگی جیهانی یەکەم جەنگی یەکەمی جیهان کۆنگرەی پاریس هەبوو کەوتم نوێنەری کوردیشی تیا بوو مافەکانی ئەمەیان نەدا وتیان کۆنگرەیەک هەبوو لەوێ ئەم مارک سایکسە بەریتانیا ئەم سایکس ئەم مارک سایکسە وتیان ئەو کاتە چووە بۆ پاریس بۆ ئەو کۆبوونەوەی چووە بۆ پاریس بۆ ئەو کۆبوونەوەی تەمەەن ساڵێکە دوای جەنگی یەکەمی جیهان تەواو بووە کە ئەو جەنگی یەکەمی جیهانە تەواو بوو ڤایرۆسێک هات بۆ ئارا وەکو ئەمەی کۆڕۆنا پیانەوت ئەنفلۆنزای ئیسپانی پیانەوت ناوەکەی وا هاتبوو ئەنفلۆنزای ئیسپانی 50 ملیۆن کەسی کوشتووە 50 ملیۆن کەسی کوشتووە ئەنفلۆنزای ئیسپانی لە ساڵی 1990 جا ئەمیش وەختێ لە پاریسە بێ و پاریسیش دراوسێ ئیسپانیایە ئەم مارک سایکسە تووشی ئەو ئەنفلۆنزای ئیسپانی ئەبێ کە تووشی ئەبێ کۆچی دوایەکە ئەمرێ کە ئەمرێ ئەڵێن ئەمە زۆر خەتەرە خۆ بێ بیبینەوە بەریتانیا بەس زۆر خەتەرە بەم ڤایرۆسەوە بیبینەوە ئەی خەنە نێو تابوتێکی قڕقۆشم دروستکراون بۆ ئەوەی هیچی لێ دەرنەچێ بەو نەوعا ئەینێژن وەختێ ئێستا ئەوە تاوڕۆی وەختێ 2008 ئەم سارس و ئەمانە هاتە ئاراوە بیریان کردەوە کاتی خۆی ئەنفلۆنزای ئیسپانی هەبووە ئێبەڵێ هەبووە ئای چی بکەین چۆن سوودی لێوەرگین وتیان خۆ مارک سایکس کاتی خۆی بەوە ئۆفاتی کردو بەوە مردووە با بچین گۆڕەکەی دەریکەین ئیزنیان لە نەوەکانی وەرگرت ئیزنیان لێ وەرگرت و دەریان هێنا و کردیانەوە هەندێک چۆن دەڵێ بەشیان لێ وەرگرت و بۆ ئەوەی کەەوە سوودی لێوەرگن لەو کاتە دەرهێنانی مارک سایکس لە گۆڕەکەی جارێکی تر خەڵک لە 2008 سایکس پیکۆی بیرکەوتە و جارێتر هاتەوە ئارە ئەوە دەستی قەدەرە کە جارێکی تر وەکو بڵێ هێنایەوە ئارە بۆ ئەوەی خەڵک بیری کرد هاتە فروژاندن جارەکانی بەحس بۆ سەوی مامۆستا بەڕێز مە بەحسەوەی چەندی کرد کە ناوە ملەتی کووردا دەهان ڕۆناکبیر و شاعر و کەسانên خوددان قەڵەم بەدەست هەبووینە ئەرێ ڕووناکبیرت مە وەکو ملەتی کورد چەوە بەحسل vê nehametiyê kiriye گەڕان بە دوای هەموو ئەو شاعرانەی ئەو سەردەمە کە شاعرێک چۆن دەڵێ شعر دیوانی عەرەبە شعر دیوانی کوردیشە چونکە هەموو شتێک بە شعر وتراوە گەڕان بە شاعیرەکانە چێ لەدایکبووی 1970ەکانە بۆ ئەوەی لە کاتی 1916 تەمەنێکی هەبێ و سایکس پیکۆی دیبێ تابزانین چی گوتووە یەکێ لەوانە شێخ سەلامە لە 1992 لەدایک بۆ لە کاتی سایکس پیکۆ 24 ساڵێک بووە دەڵێ سایکس پیکۆ ڕوویدا بەڵام ئێمە ئومێدمان وا بوو کە لە 1920 عوسبەت الئومەم کۆمەڵی گەلان هاتە ئاراوە لە وەک ئێستا ئومە متحیدایە ئەڵێ کە کۆمەڵی گەلان هاتە ئاراوە دڵمان خۆش بوو ئەو زوڵمەمان لەسەر لابە کەچی ئەویش زوڵمەکەی تۆخ کردەوە و هیچ سوودێکی بۆ ئێمە نەبوو جا شێخ سەلام لەو شعرەیە ئەڵێ ڕوئەکاتە کۆمەڵی گەلان ڕوئەکاتە عوسبەت الئومەم ئەڵێ منشەئی فتنە کۆمەڵی تەزویر وا ئەدەی حەقی ئەقوامی سەغیر یعنی تۆ خۆت منشەئی فتنەی تۆ خۆت کۆمەڵی تەزویری کە ئەم هەموو حدودە و شتانە دەستکاری ئەکرێت و لەبەر چاوت و هیچ قسەیە ناکەی ئەتەوێ بەم نەوعا حەقی ئەقوامی فەقیر بدەیت هەر لەو کاتانە مەسەلەن 1998 ئێمە ئەحمەد موختار بەگی جافمانێ لە دایکبووی ئەو کاتەیە لە کاتی سایکس پیکۆیە 18 ساڵێک بۆ دوایش عوسبەت الئومەم لە 1920 دێ ئەڵێن ینی عوسبەت الئومەم قەرارێکەدا بەڵکو سایکس پیکۆ ڕاست کاتەوە مافی کورد بدە ئەم چیڵێ ئومێدی پێیان نییە ئەزانێ وانە ڕاست ناکەن ئێمە لە سەرەتایی بووین ئەم شیعری ئەحمەد موختار بەگی جافمان لەبەر کردووە ئەڵێ ئەو قەرارەی عوسبەیە وا خەڵکەڵێن بۆ کورد دەبێ هەر قسەی ڕوتە و قسەش ناچێتە جرفان واتە ئەمانە هەمووی ئەو مەبێن جا لەبەرەوە کە ئەو ڕۆی
لە دوای جەنگی دووەمی جیهان دڵمان بە نەتەوە یەکگرتوەکان خۆش بوو توان بەڵکو نەتەوە یەکگرتوەکان مافمان بداتێ کەچی نەتەوە یەکگرتوەکانیش تا ئەم ساتە وەختا هیچ مافێک بە ئێمە نادا بگرە دووەم سکرتێری نەتەوە یەکگرتوەکان دووەم یەکەم نا دووەم لە 1961 وەفاتی کرد فڕۆکەکەی کەوتە خوارەوە لە کۆنغۆ لە ئەفریقیا ئەوە داک هەمەر شۆڵدا داک هەمەر شۆڵ دووەم سکرتێری نەتەوە یەکگرتوەکان لێ پرسن مافی گەلان نەدەن ئەڵێ ئەو قسەی لەبەرکە کە ئەوە قسەی خۆیەتی ئەڵێ ئێمە نەتەوە یەکگرتوەکانمان دروست نەکردووە بۆ ئەوەی خەڵک بۆ بەهشت بەرین ئەمانەوە لە دۆزەخ ڕزگاریان کرد ئێمە خۆزگە لە دۆزەخ ڕزگاریان کردی نایب ئەوەشیان بۆمان نەکردووە جا گرفت ئەوەیە ئەم شانزەی ئایارە شانزەی پێنجە کە ئەکاتە یادی سایکسپیکۆ و ئەم تەنوریان بۆ ئێمە سازداوە کەچی نەتەوە یەکگرتوەکان ئەو شانزەی ئارەی ناوناوە ڕۆژی جیهانی چی پێکەوە ژیان بە ئاشتی ئەودێ پێکەوە ژیان بە ئاشتی چوو بله بحکمی چندی مامستا که ام وکو ملت کرد ملت که مسلمانین و نوا ولات مسلمانیش داین و کوین جیران توانین ام تیروانینه که آینی بحثاوی چندی بکن مامستا آین پیروز اسلامی چوا بحث الوان جور مفانه کریه چهار نویسا گلان يعني خدا فرمي لا تدخلوا بيوتا غير بيوتكم بله حتى تستأنسوا وتسلموا على أهلها باشا يعني ماليتو من بوم يبي من ماليتو لخومه بس الدرقاء بدمو استئناس كمو من فلانة كسمو تو إذن ندي وإن قيل لكم ارجعوا فارجعوا أقوتيان بقرروا يعني لمش تبتشوك سنوري مالكي بتشوك بله سنوري جوريكي بتشوك مالكي بتشوك خدا دياري كردو بأرزوي خاون مال وخاون خاك نبيه نابي بروي أي باش أمانة للروانجي أيني وتشتاوان باركن كبأرزوي خويان ببي الرزامندي أم قلانا دسكاري أم سنورانا أكريو بمشوازيك إسا بسري هاتوا بيغمبر درودي خوي لسر لفرمودي راستا أفرمي لا يحل مال امرئ إلا بطيب نفس منه بله إلا بخوي أرزو من بيتو ناتواني مالي كزبري إيه أمها مسامان وملكو مالمان أروا بو قلاني ديكا وتيكالي قلاني ديكا أكري أي باش أما شون چه برسي بأي ما كردو كس برسي بينا كردوين أما السنوريك ودياري كراوة لسردميك وقالي كرد لم ناوچه أجي عرب لويش ياو فلان لويش ياو بيغمبر درودي خوي لسر لفرموديك ديكي صحيح دادا فرمي لعن الله من سرق منار الأرض يعني چي منار الأرض أو شونانية كدان راون وكو السنور أما السنوري فلانة أو السنوري فلانة نفرتي خدا بيغمبر دا فرمي لو كسيكا أو سنورنا دزي أو نشانانا أو نشانانيكا سنوري شونك لشونك جاءكن ودي دزي بو أوي تيك هلاوي بكاو بما في خلق بري خدا بكوتا بر نفرتي خدا لبروا هر خدايا لا يسأل عما يفعل بو إيمانية لخدا ببرسين چدا كاو چناكا وهم يسألون إيمان برسال ما لدكري باشا أمانة استعمار خوي قدوتا جيكي خدا فنابا خدا چون أبي وابي أما براسي لمش توردانوتي أجي إما قدريكي قورة ما لكرو قالك باشا ما مستوي برس رنجا فيغافكي كسك وصح الزر بكت بيشتن باشا أم تشبكين آية أفند كافية أم بحسافان يا دورية نخوش وكراسات الدل تزين بكين يا عندك تشتدي ترجي هيك وكوري كارم بكين ما مستبدي عزمان سعيدي كردي كخوشي هر لو سردما جياوا بله دلي لواني رابردو بو إما قدر بو به بله چونك دستمان لدروسكرني نبوه ئێستا من تۆ لەو 1916 ئەو کاتە نەبووینە بەس ئەو هەیە ئێستا ئەو گرفتەی دروست کردووە قسەکەی مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ لەوانەیە ڕابردوو بۆ ئێمە قەدەر بێ چونکە دەستمان لە دروستکردنی نەبووە بەڵام داهاتوو ئایندە بۆ ئێمە ئەرک و تەکلیفە چونکە ئەوە ئێمەین لە ئێستاوە دروستی دەکەین ئەوە ئێمەین لە ئێستاوە دروستی دەکەین کەواتە ئێمە بۆیە ئەم بەشدارین دروستکردنەوەیدا بۆیە ئێمە شێوازێکی تری ژیان دروستکەین ئێمە ئەم باسانە بکەینەوە گەلی خۆمان وریا بکەینەوە لە تاریکی بۆ ڕووناکی بیری بخەینەوە تاوەکو بارودۆخێکی تازە بێنینە ئاراوە اینجا بۆیە خودای گەورە دەفەرمێ ذیکرا بۆ چییە لعلهم یتقون بۆی خۆیان بپارێزن خۆپارێزی بەچی ئەکرێ بەم بیرخستنەوانە خدا دەفەرمێ عیبرەت وەرگرن فاعتەبیروا یا ئولی الأبصار ئەی ئەوانەی بینان نەک نابینا و نابینای فیزیکی بەڵکو ئێمە دەبێت چاومان کراوە بێ بزانین چیمان بەسەر هەیە هاتووە عیبرەت وەرگین وەکو وتمان لە قورئانی شەوشەی عیبرەت یعنی چی عیبرەت عبورە لەو زوڵماتە لەو تاریکیە چوین بۆ ڕووناکی لەو ژێردەستەیە چوین بۆ سەربەستی لەو پەرتەوازەیە چوین بۆ یەکگرتن عیبرەتمان وەرگرتووە ئەمە بۆ خەڵک خدا دەفەرمێ هذا بيان للناس بو خلق بقشتي ام قصه وباسانه وكو بيان يكو وكو روجي روناكو يعني رون كرنويكا بلام وهدى
وموعظة للمتقين بۆ ئینسانی ژیر و چۆن دەڵێ پارێزکار بۆ ئەو چیە ڕێنماییە کەواتە ئێمە دەبێت هەمومان لەو کەسانە بین ئەم بۆنەیە لە ئاستی دنیادا با بیرخستنەوە بێ با تەنها خستنە ڕوو بێ بەڵام ئێمەی گەلی کورد زۆر گرنگە بە ژانەکانمانەوە بچینەوە بۆ ئەوەی لە تاریکی بەرەو ڕووناکی بەڵێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ جانابێتە بۆ پێشکەشکردنەوان هەمی پێشنیار و ئامۆژگاریان پڕبەها ساخ و سەلامەت بی بەڵێ بینەرن هێژاوی ئاوای دێنێ دومایاوی vê zincîrê li bernamê bi Kurdî zor spas bi hewên berês ke hewa bîneriya me kirbîtiyan bîseriya me kirbîtin hêviya me weş xudayê mezin ku milletê me bigehte hemî hêvî û armanc û ew planê dike me danayîn ku bû serbixwebûna me ye bû dewleta me ye bigehîne înşallah hemû mirovatî jî li jêr parastina xudayê mezin bîtin.